دەچمە گفتوگۆکانم لەگەڵ بەڕێزیان بینەروبی سەرمان بن بەڕێز زاگرۆس فەتاح ئەم کاتت باش هەموو کاتێک باش سپاس کە ئامادەی لەگەڵمان کاک زاگرۆس با جارێ بزانم لە مێپسەوە دەست پێ بکەم چۆن بوو بەلاتۆ تۆ لە ناو هۆڵی کۆبوونەوەکەی کەشوهەوای مێپس چۆن بوو چۆن دیدار و کۆبوونەوەکان بەڕێوە چوو پانێڵەکان چۆن بەڕێوە چوو ئەو میوانانەی کە هاتوونەتە ئێرە تا چەندە ڕازی بوون لەو پانێڵ و گفتوگۆیانە پێشەکی ئەبێ ئەمە دەستخۆشیەکی زۆر گەورە بکەین لە زانکۆی ئەمریکی دهۆ کە لە ماوەی ئەم 10 ساڵدا مەزراندنیە ئەمە پێنجەمین کۆڕبەندێکە دەیگات کۆڕبەندێک لە مستەوای نێودەوڵەتیە کۆڕبەندێکە خەڵکانی پسپۆر و بەتوانە خەڵکانی سیاسی خەڵکانی ئابووریناس خەڵکانی کە دیراسە و بحوسات دەکەن لە زانکۆ پێشکەوتوەکانی جیهانە ئەوانی کوتوانی وە کۆ بکاتەوانێ خەڵکانی کە کەرتی تایبەت نوێنەرایەتی زۆربەی وڵاتان لێرە کە بەشدار دەبن و ئەو بیرروڕایانە ئاڵوگۆڕدەکەنەوانی کاریگەریکی زۆر ڕاستەخۆیە بکەمە جێگەی دەستخۆشیە لە زانکۆی ئەمریکی و لەم کۆڕبەندە بکەین ئەمانە ئەبێتە ئەم گفتوگۆیانە دەبێتە هەر وەک جەنابی کاک مەسعود دوێنێ باسی سەرۆکی حکوومەت کە دەڵێت ئەم گفتوگۆیانی کە لێرە باز دەکرێت پێویست دەکات کۆ بکرێنەوانێ و دوا بەدوای بدرێت بە ئەو کەسانی کە دەسەڵاتدارن یاوانی کە بڕیار بەدەستن بۆی کە سوودی لەوە بگیرێت لە دوێنێەوە تا ئەمڕۆ کۆمەڵێک بابەتی زۆر جیاواز بابەت لەسەر ئابووری بابەت لەسەر بوارە سیاسیەکان و کێشەکانی کە بەرامبەر بە ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆتوانە باسکراوە کە خەڵکانێکی ئەتوانین بڵێن بەرچاو و بەدیار لە پێگەی نێودەوڵەتیا توانیویانە گفتوگۆ و قسەی لەسەر بکەن ئەمە دەبێتە ینی بەهێزکردنی پێگەی هەرێمی کوردستان بۆی کە تێگەشتێکی باشتی هەبێت لەسەر کێشەکان و ئەم گفتوگۆیانە کاریگەری ڕاستەخۆی دەبێت چارەسەرکردنی زۆربەی و کێشانەی باز دەکرێت کاک زاگرۆس ئێمە گفتوگۆی زۆرمان کردووە لە ماوەی ئەم ڕۆژوونیوە جارێنەوە بە دوو ڕۆژ کاتمان ماوە زیاتر تیشکمان خستۆتە سەر گرنگی کۆڕبەندەکە تیشکمان خستۆتە سەر ئەوەی کە ناونیشانی کۆڕبەندەکە پرسی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو دژەکەی کە لە ئاشتیا هەیە بەڵام مەبەستمە لەگەڵ بەڕێزت لەسەر دیوە ئابووریەکە قسە بکەم چۆن باسی ئابووری کرا لە کۆڕبەندی مێپس لە کۆڕبەندەکە ئەوەی کە جەختی لەسەر کرایەوە لەسەر بابەتی ئابووری ئەوەیە کە ئەو کێشە ئابووریانە چین کە بەرەو ڕووی عێراق و بەرەو ڕووی هەرێمی کوردستان بۆتەوانێت تەمەن ئاسایش یەکێکە لە ئەساسەکانی ئەوەی کە ئێمە بتوانین ئابووریەکی بەهێزمان هەبێت یا ئابووریەکی باشترمان هەبێت شتێکێک کە پێڵم پریڕیکوزیت ینی پێشەوەی کە دەست پێ بکەیت بۆی کە بە خاوەنێکی ئابووری پێویست بە ئاسایشە ئەو لایەنانە باسکرا بۆی کە ئێمە بتوانین چۆن ئاسایش بگەڕێنینەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتی لە ناو عێراقا کە چۆن بەشدار نەبین لەو جەنگانی کە بەڕۆڕووی ناوچەکە بۆتەوانێ و نەبی بە تەرەف لەلایەنێکەوانێ جا بۆیە ئەگەر ئێمە بتوانین ئەو ئاشتی و ئارامی خۆمان بپارێزین بەتایبەتی ئێمە لە هەرێمی کوردستانە کە توانیمانە بۆ دەیان ساڵی ڕابردوو ئاشتێکی باشمان پاراست و ئاسایشێکمان پاراستوە لێرەیە توانیمانە بەرەو پێشچوونی ئابووری بکەین جەکەواتە عێراقیش بە هەمان شێوە پێویستی بەوەیە کە لە ڕوانگە ئابووریەکەی ئەوانێ بزانێت کە ئاشتی زۆر گرنگە بۆ ئابووری بەڵام عێراق کێشەی ئابووری باش دێمە سەرەوەی کێشە ئاساسیەکانی کاک زاگرۆس دێمە سەر کێشە ئابووریەکان و لەم پەڕەکانی بەردەمی بەڵام تۆ باسی ئەوەکە دەڵێی ئێمە لە هەرێمی کوردستان ئاشتی و ئارامیمان هەیە بۆیە پێشکەوتنی ئابووریمان هەیە ئەگەر باسێکی پێشکەوتنی ئابوورین بۆ بکەی لە هەرێمی کوردستان پێشکەوتنی ئابووری چۆنە باش ئێمە بۆچی ئەو پرسیاراکەم خۆتە زانی ێستا دۆخی ئابووری چۆن ئێمە ئەبێ سەیری بکەین جارێکە بزانین لە واقعی عێراق و هەرێمی کوردستان تێبگەین ئێمە لە جیاوازیم بۆ بکەین بەڵێ ئێمە لە سەرەتایی پرۆسەی ئازادی عێراقا هەوڵماندا کە ببین بە بەشێکی عێراق بنیادنانی عێراق بە کاریگەریەکی ڕاستەخۆمان هەبوو لە بنیادنان و دروستکردنەوەی عێراقێک بۆ مەرجەی کە بەپێی دەستورێک بڕاتە پێشەوانێ بەپێی شەراکەت بێت بەپێی ئەو ئیلتیزاماتانە بێت کە لە دەستورە ئاماژەی پێکرا بوو و هەوڵیشماندا و کاری جدیشمان بۆ کرد و توانیشمان لە ماوەیەکی زۆردا بتوانین تا 10 ساڵی یەکەمی ئەو پرۆسەیە بەشدار بین لەوەی کە ئێمەش وەکو بەشەکانی تری عێراق سوودمەند بین لەو داهاتوو لەو سەربەتی کە بەڕووی عێراقا بۆیەوە و خۆشبەختانە توانیمان لە ڕێگەی ئەو هاوبەشیکە هەمان بوو لەگەڵ عێراقا پێشکەوتنێکی باشی ئابووری بکەین ئێمە کە باسی پێشکەوتنی ئابووریەکەین بەسەری نیشاندەرەکان کەین نیشاندەرە ئابووریەکان نیشاندەرەکانی کۆمەڵایەتی پەروەردە تەندروستی هەر یەکێک لەو نیشاندەرانە ئەگەر ئێمە 25 ساڵی ڕابردوو سیر بکەین ئێمە لە زۆربەی ئەو نیشاندەرانە توانیمانە زۆر باشتر پێش بکەوین لەوەی کە هەبووین لە 25 ساڵ لەمەوە پێشدا و لە هەمان کاتیژە زۆر باشتر توانیمانە پێشکەوین لەگەڵ عێراقا ئێمە ئێستا لە چ دۆخێکی ئابووریین لە هەرێمی کوردستان طبعا دۆخ ئابووریەکەی ئێمە ئێستا لەبەر خاتیەوەی کە بەداخەوانە لە حکوومەتی عێراقدا ئەوان هاوکار نین
لەوەی کە ئێمە بتوانین ئابووریەکی بەهێزترمان هەبێت ئێمان وابەستەی خۆیان کردووە. عێراق خۆی وابەستەی نەفتە کە ئەمە نیشاندەرێکی لاوازی ئابووریە کە تۆ وابەستە بیت بە یەک شتەوانێک کە ئەویش سەرچاوی سروشتیەکە نەوتە سعرەکەی بەرزوو بەڵام ئێمەش لە ماوەکانی ڕابردوودا وابەستەی نەوت بووین. ئێمە وابەستەی نەوت بووین بە سوانیمان لە کابینەی نوێمان هەمە چەشنکردنی ئابووری و ئەو کێشە ئابووریانەی کە بەڕوومان بوو ئەوەی توانامان هەبوو ئەوەی کە دەستیشمان بەسرا بوو ئێوانێ ئێمە توانیمان لە زۆر بوارەکانە پێشکەوت. من دوو مۆشری ئابووریت بۆ باز دەکەم. یەکێکیان ڕێژەی بێکاریە لەگەڵ ڕێژەی هەژاری. ئێمە توانیمانە لە ماوەی 3 ساڵ و 4 ساڵی ڕابردوودا نەک ئەوەی کە لەگەڵ عێراقا ئێمە خۆمان بەراوردکەین زۆر باشترین هەم لە ڕێژەی بێکاری هەم لە ڕێژەی هەژاری بەڵکو توانیویشمانە ڕێژەی هەژاری بێکاری لە هەرێمی کوردستانە کەم بکەینەوە. سەرەڕای ئەوەی کە لە ناو حکوومەتی عێراقیش توانیویان بەشە بودجەی ئێمە بە تەواوی نەنێرن و هەتا موچەشیانە ناچێریکە عێراق هەموو مانگێک موچەی خۆی دەدات. ڕێژەی بێکاری زۆر زیاترە بەراورد بە هەرێمێکی کوردستان کە لە ساڵێکە ئەگەر 10 جار یا 9 جار بودجەمان پێ بدەن بەسێتە بێکاری لە عێراقا زۆر زیاتر تا لە هەرێمی کوردستان. ڕێژەکانی بێکاری لە بەپێی ئەو ڕاپرسیانەی کە کراوە یا هەژاری لەلایەنی موسساتی نێودەوڵەتیەوانێ کە لە زۆربەی وێبسایتەکانە هەیە دیارە و ئاماژەدەرێکی باشن بەوەی کە ئێمە لەگەڵ ئەوانە جیاوازیەکی تۆ جیاوازیت کرد لە نێوان هەرێمی کوردستان و عێراق. بەڵام با بزانین بۆچی خۆ عێراق دەوڵەتە بۆچی ئابووریەکەی ئاوا لاوازە ئەو ئاڵنگاریانێت چێکە لە بەردەم ئابووری عێراقدایە؟ خۆی ئابووری بە یەک شت پێش دەکەوێت بە موسساتی سیاسی پێشکەوتوو. بەڕاستی ئەوەی زۆر خاڵێکی گرنگە بۆی کە ئابووری هەر وڵاتێک پێشکەوت. هیچ وڵاتێک نەیتوانی و ئابووری خۆی پێش بکات ئەگەر موسساتە سیاسیەکانی پێشکەوتوو نەبوو بن یا ویستێکی سیاسی گەورەتر نەبێت. هێشتا قەیرانێکی سیاسی گەورە هەیە لە بەغدایە کە خۆشبەختانە لە هەرێمی کوردستانە نییە. ئێمە توانیمانە لە ڕێگەی موسساتی سیاسی خۆمانە موسساتی اقتصادی خۆمان بەهێزتر بکەین و بەرهێنان دروست بکەین دەرفەتی کار دروست بکەین خزمەتگوزاری بێنینە پێشەوانێ و بەراوردی هەرێمی کوردستان لەگەڵ ئێستا 20 ساڵ یا 25 ساڵی ڕابردوو بکەین لە زۆر لایەنە پێشکەوتوین. ئێمە توانیمانە پێشکەوتنێکی گشتگیر بکەین کەواتە ینی زۆربەی دانیشتوانی هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ چەند ساڵی ڕابردوودا ئێستا دۆخیان زۆر باشترێت کە بە تایبەتی پێش پرۆسەی عێراق. بەڵام بەداخۆ لە عێراق ئەوە نەبووە. ئەو موسساتە سیاسیانەی ئەوان نەیانتوانیوە ئەو پێشکەوتنە گشتگیریە سەرڕایەوەی کە چەند سەرچاوەی داهاتیان چەندە لە ئێمەش زیاتر بووە چەندە توانای ئابووریان بەهێزتر بووە بەس لەبەر خاتیکە ئەو موسساتە سیاسیانە نەیانتوانیوە خزمەتگوزاری ئاساسیەکان لە عێراقا پێشکەش بکەن کەواتە پێشکەوتنێکی ئەوتۆ نەبووە. ببوورە باسی قەیرانی سیاسیت کرد لە عێراقدا کە ئەمە یەکێکە لە خاڵە لاوازەکانی عێراق. لە هەرێمی کوردستان قەیرانی سیاسی نەبووتە هۆکاریەوەی ئابووریمان لاواز بێ؟ ئێمە ئەگەر ئێمە قەیرانی سیاسیەکی ئۆتۆمان نییە لە هەرێمی کوردستانە. ئێمە منافسەی سیاسی هەیە لە بینی ئەحزابەکانە لە هەرێمی کوردستان. قەیرانی سیاسی چی و منافسەی سیاسی چیە لای بەڕێزان؟ قەیرانی سیاسی ئەوەیە کە ئێستا لە عێراقا دەسەڵاتەکان زۆر بە جیاوازی بۆ منفعەتی خۆیان و بۆ مەسلحەتی خۆیان کار دەکەن و خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیانی خۆیان ناکەن. باشە ئەمە وا دەکات کە ئەو پرۆسەی سیاسی لە عێراقا چیدی خەڵکان بەرەوە دەڕۆن کە متمانەی پێ نەکەن. ئێمە لە هەرێمی کوردستانە منافسەمان هەیە لە بینی خزمەتگوزاری وەگە 20 ساڵی ڕابردوو سیر بکەین وایە منافسەش هەبووە بەس لە هەمان کاتە دەستکەوتی زۆر باشمان هەبووە. توانیمانە لە زۆر بوارەکانە خزمەتگوزاری پێشکەش بکەین ڕێگەوبان ئاوادان بکەینەوانێ مەتار دروست بکەین هەلی کارمان زیاتر کردووە کەرتی تایبەت گەشەی باشتری سندووە و لە زۆر بواریترا ئێمە توانیمان خزمەتگوزاری ئاساسیەکانی خۆمان بکەین نەک ئەوەی کە تەنها ئێمە کێشەی سیاسی دروست بێن لە ناو خۆمانە بەبێ ئەوەی کە خەڵکانێک سوودی لێوەربگرن. ئەوەی کە کراوە لێی ڕازین لە هەرێمی کوردستان لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاریەوە؟ طبعا ئەگەر ئەبێت تۆ سەیری ئەوە بکەی بزانێکی ئێمە لە چ سنوورێکا توانیمانە چی بکەین. ئەوەی کە ئێمە توانیمانە بیکەین سەرڕای ئەم هەموو قەیرانانە سەرڕای ئەوەی کە ئێمە لەلایەنی حکوومەتی عێراقەوانێ چۆن دەڵێیت ڕادەکێشین بەرەو خوارەوانێ بۆی کە وەکو خۆیانمان لێ بکەن ئێمە توانیوانە زۆر خزمەتگوزاری بکەین. لە زۆر بوارەکانە توانیمانە ئێمە پێشکەوتن بەدەست بهێنین شارەکانی وەکو هەولێر و دهۆک بە تایبەتی ئەو گەشە سندەی بەخۆی بینیوە ئەگەر سەیری بکەین دهۆکی خۆمان هەولێر یاخود هەتا سلێمانیش بەراوردی بکەین بە ساڵانی ڕابردوودا زۆر جیاوازی هەیە. طبعا لێرەدا جیاوازیەکەی لە بینی هەندێک لە شارەکانە طبعا ئەوەش علاقەی هەیە بەسەر پرۆسەی سیاسیوانە جا ئەو موسساتە سیاسیانە زۆر ڕۆڵێکی بەرچاو دەبێت. ئەما چۆتە بابی قەیرانی سیاسی و ئەو جیاوازیە منافسەی سیاسی؟ ئەمە زیاتر منافسەی سیاسیە. ئێمە هەروەک باسم کرد منافسەی سیاسی خزمەتگوزاری دواخات؟ منافسەی سیاسی ئەگەر منافسەیەکی باش و ڕێک و پێک بێت
خزمەتگوزاری زیاد دەکات. بەس ئەگەر منافەسەیەک بێت کە ئەجندایەکی دەرەکی یاخود ئەجندایەکی غیرنەتەوەیی لە پشتەوە بێت ئەوە پرۆسەی بڵێ ئەو منافەسە سیاسی لە هەرێمی کوردستان هەیە ئەجندای دەرەکیە بەداخەوانە نەک ئەجندایەکی دەرەکی ئەجندایەکی غیری خزمەتی چۆنەڵی بەهانەتەوەیەتەکانی خۆمان دەکات. ئەوەی کە ئێمە دەیبینین بەداخەوانێ لەگەڵ هەندێک ئەحزابی سیاسەتی کێشەمان هەیە چۆن دەڵێیت هەدەفە نەتەوایەتیەکانمانە پێگەی هەرێمی کوردستانە پاراستنی قواری هەرێمی کوردستانە کە زۆر جار دەبینین بەداخەوانێ لەوانەیە مەترسی بکرێتە سەر یاخود گەڕانەوەیە بۆ ئیشێک یاخود بۆ کارێک کەس دەزانین کە هیچ سوودێکی نابێت. کاک زاگرۆس با دوورتر بڕوانین بۆ دۆخی ئابووری بچمە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ عێراق. خۆتەزانی ئێمە چاوەڕێین لە دوای 20 ئۆکتۆبرەوە ئیدارەی دۆناڵد ترامپ دەست بەکارەکانی بکە. یەکێک لە مەترسیەکان بۆ ترامپ کە ڕۆژهەڵاتی ناوین زیاتر بە مەترسی دەزانێت ئەو دەیەوێت لە ڕێی ئابووریەوە باش بخاتە سەر ئەو وڵاتانەی کە بە نزیکی خۆی یاخود دۆستی خۆی نازانێ یاخود جیاتێکی هەبێ لەگەڵیە. ئەمە تا چەندە مەترسیە بۆ عێراق؟ طبعا عێراق ئەبێ زۆر بە وریایی مامەڵە بکات لەسەر ئەم دۆخی کە هاتوۆتە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوانەیە نەببێتە تەرەفێک یاخود بەشدار بێت یاخود خاکی عێراق بەکار بهێنرێت بۆ ئەو ئەجندایانی کە ئێستا لە شەرقی ئەوسەدا جێبەجێ دەکرێت. بۆ نمونە ئێمە دوێنێ گوێمان لێ بوو کە لە وەزیری خارجی عێراقی کە دەڵێت لەلایەنی حکوومەتی ئیسرائیلەوانە ئاگادار کراونەتەوە بە شێوەیەکی ناڕاستە و ڕاستەوخۆش کە ئاگادار کراونەتەوانی خاکی عێراق بەکارهێنراوە بۆ لێدانی ئیسرائیل. ئەمە مەترسیدارە بۆ عێراق. بۆ مەترسیدارە لە بەخاتیکی ئەمە ئەکەوێتە سەرەوەی کە زۆربەی ئەو با بڵین یاسا نێودەوڵەتیانە یاخود بەکارنەهێنانی خاکی وڵاتێک بۆ لێدانی وڵاتێکی تر کە ناوێ بەکاربێت ئەمەش ئیسرائیل کە زۆر بە ڕاشکاوی باسی کردووەکە و مافیەوەی هەیە کە دیفاع لە خۆی بکات. ئەم دیفاعە ئەگەر چ بە لێدانی عێراق بێت بە ڕێگەی قواتی عسکەریەوانێت چ بە لێدانی بە لە ڕێگەی با بڵین ئابووریەوانێ و بەتایبەتی کە ئێمە وابەستەی فرۆشتنی نەوتیشین و بە ئەمریکاوە وابەستەیە ئەمە مەترسیەکی گەورە دەخاتە سەر عێراقەوانێ و عێراق ئەبێت کاری زۆر جدی بکات لەبەرەوەی کە ئەو مەترسیانە لەلایەنی حکوومەتی ئیسرائیلەوە بڕەوێنێتەوە. باشە کاک زاگرۆس دوێنێ بۆچی وەزیری دەرەوەی عێراق فواد حوسێن وتی جەنگ فراوانە بێت؟ ئەو قسەی لە دوێنێ و سەرنجی منی ڕاکێشاوە. ئەوە تێگەیشتنێکی گشتیە کە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی هاتنی ترامپ بۆ خولی دووهەمی لە بۆ خولێکی تر لە حکوومەتی ئەمریکادا بەوە چۆندەڵی تەرجمە دەکرێت کە لە شەرقی ئەوسەتا ئەمریکا و بە تایبەتی ئیسرائیل دەیانەوێت ئەجندایەکی زۆر جیاوازتر جێبەجێ بکەن. ئەجندایە کە ئەو پێگەی کە هەیان بووە لاواز بووە بە تایبەتی لە پێگەی سیاسیش و لە پێگەی عسکەریش و لە پێگەیەکی ئابووریشە بتوانن بەهێزتری بکەن. و ترامپیکێکە لەوانەیە کە زۆر جددیتر و بەڕاشکاوەتر بڕیار دەدات لەسەر ئەو ئەجندانی کە هەیەە. جا بۆیە لەوانەیە کە ئەگەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی حکوومەتێکی وەکو عێراق ئەگەر زۆر بەوەی یایەوە معاملە نەکات داخلی جەنگێک دەبێت کە تایە زۆر بەداخەوانێ ئەگەر جەنگی ئابووری بێ ئەگەر جەنگی عسکەری بێت یاخود سەربازی بێت زۆر زەرەرمەند دەبێت. تا ئەم ساتی کە گفتوگۆکەین عێراق چۆن مامەڵەی کردووە لەو دۆسیەی جەنگدا؟ عێراق تا ئێستا وەڵامی فەرمی نەداوەتەوانێ بەس ئەوان جارێکە لە ناوخواانە کۆمەڵی کۆبوونەوات و تێگەشتن دەوانێت هەبێت لەلایەنی ئەو با بڵین لایەنە جیاوازانی کە لە عێراقا چ لایەنی فەرمی چ لایەنی غیری فەرمی پێویستەکە کۆبوونەوە بکەم بزانن بە شێوازێک تەعامل لەگەڵەمان دەکەن. ئەوانڵامدانەوە ناڵم کاک زاگرۆس ئەوان دەبێت زۆر بە گرنگی لەم دۆخە بڕوان وەکوی کە تا ئێستا بە تەواوەتی تێوە نەگلاوە بەڵام تا هۆشداری دراوەتێ لەلایەن ئیسرائیل. ئەگەر لێبێ ئەمە حکوومەتی عێراق نییە بەس کۆمەڵە خەڵکانێکەیە کە هەتا لەگەڵ حکوومەتی عێراقیشە کە بەشێکن یا بەشێک نین لە حکوومەتی عێراقەوانێ کۆمەڵک بریارات لە ئەجندایەکی دەرەکی وەردەگرن کە ئەمە مەترسیە بۆ عێراق. ئەگەر عێراق وەکو حکوومەت خۆی بێ حکوومەتی عێراق وەکو ئەجندایەکی تایبەتی نییە کە خاشی بەکار بهێنرێت بۆ لێدانی ئیسرائیل. ئەمە شتێک نییە کە حکوومەتی عێراق بە فەرمی ئەلانی کردبێت کە لەو جەنگا تەرەفداری دەکاتوانە بەس کۆمەڵک لایەن هەن کۆمەڵک چۆنەڵی پێکهاتەی نافەرمی هەن کە ئەمانە ئەو پێگانی خوانیان بەکارهێناوە بۆ لێدانی ئیسرائیل کە ئەمە بەڕاستی مەترسیە بۆ هەمومان لە عێراق. کاتە بڕیاری جەنگ و ئاشتی لە دەستی حکوومەتی عێراقدا نییە؟ ئەتوانێت کاریگەری باشتری هەبێت ئەوان ئەتوانن لەگەڵ لایەنەکانی ناوخۆیی عێراقا زیاتر دابنیشن زیاتر گفتوگۆ بکەن
کە ئەم جەنگە ئەگەر ئەوان نەتوانن بڕیارێکی جدی بدەن لەسەری کە بێلایەنی خۆیان ئەڵانکەن زەرری ئابووریش و زەرری گەورەتریشی بەدوایە. زۆر سپاس دەکەم کاک زاگرۆس، سپاس کە ئامادە بووین. دەست خۆش.